شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أحمد شوقي لبيت الشعر شدلي الناس صنفان خلق بقشتي دو صنفا موتى في حياتهم كساني كان لقل أوج بلاشا زندين بلام لحق قد مردين وآخرون ببطن الأرض أحياء كساني شديكاش لقل أوج كوا لناو ناخي زويدان بلام هر زندين ديارة مقياسي جيان ومردن ليردا بو مقياسي أويك تأثير كاريگريه أو كسا زندية أويك وكو بردي بن قومية أو بمردي حسابة أقر بلاشش زندي بي ونفسش بدا وكو محمد إقبالش رحمة إخوائي لبي سري أو جيان أو مردنا ما لو باز ذكا دلي بامتثال الأمر يعلو من رسب وهوى الطاغي ولو كان اللهب. بتي أوان زندين بتي أوان كجمردين دفن بامتثال الأمر بجي كردني فرمانكاني خواه سبحانه وتعالى يعلو من رسب أو كسي كوا ترسبي شي كرديا كواتا بيشتري نشتبو بەڵام بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە بەرزی دەکاتەوە بە پێچەوانەوەش. وهەوە الطاغی ئەو کەسێکەوە توغیانی کرد لە سنوور دەرچوو سەرپێچی فەرمانەکانی خوای گەورەی کرد هەوە کەوتە خوارێ وەلەو کانە اللەهەب ئەگەر بێت و ئەو تاغیە لە هەبیش بی واتە بڵێسەی ئاگریش بی عاقبەتەکەی مادام توغیانی کردیە هەر هەوە كوات براستي مسألة كتسية إنسان لقدر أو همتيك هيتي زندية لقدر أو همتيك هيتي زندية ولقدر أو همتش قولوا باسشي طاعة عبادتي لهالدكا إتر كاري قردبي هم لو خوي هم لبو دوروبري خوي دتواني تأثيري إيجابي هبي بلان بپێچەوانەوە کەسانێکی دیکە کاتێکەوە بێهیممەتن کاتێکەوە عیسیان دەکەن توغیان دەکەن بە حسابی مردیان حسابن ئەگەر چی لەوانەیە لەو حاڵەتی لە مردیش خراپتر بی لەوانەیە چونکە کەسی مردی زەرەری نامینێ لەسەر خەڵکی دیکە بەڵام کەسانێک کەوە توغیان دەکەن و لە سنوور دەردەچن ئەوانە بە پێچەوانەوە زەرەریشیان زیاتر لە وجودیان کەواتە ئەگەر نەمینێ زۆر چاکترە. ئیتر ئەوەی کەوا لێرە مەبەستە بگۆترێت ئەو هیممەتە بەرزانە بە چ دروست دەبی؟ ئەو هیممەتە بەرزانە لە ئینساندا بە چ دروست دەبی کە دەتوانی کە فعلاً ببیتە ئینسانێکەوە بژیێ هەتا وەکو لە دوای مردنیشی تەئسیری بمینێ. یعنی ئێستا تەماشاکە کەسانێک لە پێغەمبەرانەوە دەست پێ بکە سەڵاو سەلامی خۆیان لەسەر بی ئەوجا سەحابە ئەوجا تابعین خۆیان لێ ڕازی بی ئەوجا عولەماکان لو هم عصري إسلامي تماشاك استا تأثيري كسيشي وكو ابن القيم وكو ابن الكثير كاتك ولنا قبركاني خوان استاج درز بمنو بتوبة كسانش كدلن سندين كسيدي كج وكو منوتونا ما تواني هيت بكين كواتا چه زندية و چه مردية وانيا سركش سيا همتي برزي أوانا أو همت برزيش لسهاتيا لوي كوا خاوني دليا چي ساغ و سليم بوينا خاوەنی دڵێکی ساغ و سەلیم بووینە لەبەرەوەی هەر
وەکو بەسیطترین میسال ئەگەر باسی بکەین کاتێکەوە ئینسان ئەو دڵی تووشی خەمباریەک دەبی، تووشی خەم و خەفەتێک دەبی، بێتاقەت دەبی، هیممەتی دەڕوخێ، کەواتە بەڕاستی هەموو شتەکان لەناو دڵەوە هەڵدەقوڵێ. چەندی دڵی خۆش بی، سینجی فراوان بی، عەزیمەتی بەرزترە، هیممەتی بەرزترە، زیاتر دەتوانی کار بکە و تەئسیری هەبی. لێ پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک لەو دوعانەی کە دەیکرد دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الهم والحزن، لدواي يكسر فرمي ومن العجز والكسل. هم وحزن، عجز وكسل. هم واتأو خميك ولا داهاتو دي خوي هشتا إيز لقورينيا خم لداهاتو دا خوي أولا شيطان ويا في صلى الله عليه وسلم خوي دايت بناي خوي قورا لو هم وحزني هم لو خميك ولا داهاتو هشتا هيز نهاتيتو خمي لدا خوي لدنيات حزنيش يعني حزن أو خمخفتي كوالا رابردو رويشتيا لنتيجي هم عجز دروز دبي، عجز دروز دبي، كسي كوا زور خفت لداهاتو بخوات شوشي دشتينات واني هزبك بيد صلاة دبي. لنتيجي حزن كوا خمخفتي رابردو زور بيري لبكاتوا دبي تماعي اوي كوا كسلان دبي، تنبل دبي. يتر پیغمبر صلى الله عليه وسلم خوي لوشتانه بپاراستي بخواي گەورە سبحانه وتعالى. كواتە لێرە ئەوەی مەبەستمانە گرنجیدانمان بەدڵ لەو ڕوانگەیەکەوە زۆر مهمە. بەو دڵەیە ئێمە زەندین، حتا لە دوای مردنیشمان ئێمە زەندین ئەگەر بێت و خاوەن دڵێکی زەندی و ئەو دڵە ساغەبی کە خوا دەیە بە پێچەوانەوەش لەو کاتانێکەوە لە ژیانیش داین ئەگەر ئەو دڵەمان نەبی یان دڵێکی نەخۆشمان هەبی ئەوە دیارە هیچ کاریگەریمان نابی و هەروەها لەگەڵ لە پێشی مردنی خۆشمان بڕیاری مردنمان لە بۆ دەدرێت. ئیتر ئەو شتانێک کە باسمان کرد لە وانەی ڕابردوو هەروەکو بەبیر هێنانەوەک لەبەرچی گرنگی بەدڵ دەدەین. چار خاڵمان باس کرد لەبەرەوەی یەکەم ئەویان ئینەهو المەلک و هەروەها دووەم لەبەر ئەوەی دڵ ئەو ئامانجە هاوبەشە بوو لە نێوان شەیطان و لە نێوان مەلائیکەت. سێ لەبەر ئەوەی دڵ خاوێنی دڵ مەرجێکە لە بۆ چوونە بەهەشت و هەروەها چارەم لەبەر ئەوەی ئەو دڵە ئەو جێگایە کە خوا سبحانه وتعالى گرنگی پێددا و تەماشای دەکا و حسابی لۆ دەکا لەگەڵ ئەعمالەکانیش. لە خاڵی پاشی ئەو خاڵانە بابن خاڵی پێنجەم ئەو دڵەیە کە النافع الوحید، ئەو دڵەیە کە بەحەقەت هەر ئەویانە بەکەرکمان دێ لە ڕۆژی قیامەتدا وەکو لە وانەی یەکەمیش باسمان کرد یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لەو ڕۆژەیدا کە ڕۆژی قیامەتە هیچ ماڵێک و منداڵێک بە کەلکی هیچ کەسێک نایە کە هەمووش تەجەڕودی کردێ لە ماڵ و منداڵ إلا من أتى الله بقلب سليم، إلا مەگەر کەسێک بە دڵێکی ساغ و سەلیم بگاتەوە خزمەت خوای گەورە. ئەو دڵەیکەوە کە دەفەرمی سەلیمە واتە سەلامەتی بوویتە صفەتێکی دائیمی نەوەک عاریضە واتە جار بەجار سەلامەتە و جار بەجاریش نەخۆش دەبی وای لێ دێ. نە، ئەو دڵی کە بە تەواوەتی ساغ بوویتەوە ئەویان بەحەقەت بە تەواوەتی سەرفرازە لە ڕۆژی قیامەتدا و هەروە لە دنیاشدا. جا ئیبن قەیم لە جواب الکافی ڕەحمەتی خوای لێبی کاتێکەوە باز لەو دڵە دەکاتن دەفەرمی ئەو دڵە ساغە لە دنیاشدا فی جەنەت معەجەلە، لە دنیاشدا لە بەهەشتێکی بە پێش خسترە لە پێش بەهەشتەکە قیامەت. وفی جەنەت البەرزەخ، لە بەرزەخیش لە ناو قەبریشدا لە ناو بەهەشتێکدا. وفي جنة يوم المعاد، وهر أو ضلشك دبيتا أو كسانك وأصحاب الجنة ليوم المعاد لروج قيامته. أو زاد فرميتا سلامتي أو ضلا سليم نابي ساغ نابي مگر با بينشد نبي يك بيوستا سلامت بي من شرك يناقض التوحيد. كواتا بيوستا سلامت بي لويك وبهج شيويك شرك و هاوڵ بڕیاردان لە بۆ خوای گەورە بە هیچ شێوەیەک ئەوەی تێدا نەبی، کەواتە شەریک لە بۆ خوای گەورە تێدا نەبی لە ڕبوبیەتی لە پەروەردگارەتی، واتە لە بە هیچ شێوەیەک وا تەسەوڕ نەکا ڕزق لە لای غەیری خوایە، ژیان و مردن لە لای غەیری خوایە إلى آخر لە صفاتی ڕبوبیەت و پەروەردگارەتی خوای گەورە. شەریک لە ئەسما و صفاتی خوای گەورە پەیدا نەکا، شەریک لە ئولوهیەت و پەرستراوەتی خوای گەورە بڕیار نەدا. کەواتە هەر لە بۆ نمونە بە هیچ شێوەیەک هر وكو توكل لسر خوا دكا توكل لسر غير خوا نكا سبحانه وتعالى.
تەماشاکە لە قورئانی پیرۆز یەک لەو مەظاهرانەی شرکمان لە بۆ باز دەکات، دەفەرمی ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله. تەنها لە خۆشەویستی سبحان الله کەسانێکانە کەوا شەریک بڕیار دەدەن لە بۆ خوا تەنها لە خۆشەویستی، کەسانێکیان خۆش دەوێ هەر وەکو خوایان خۆش دەوێ، کەواتە خواشیان خۆش دەوێ، ئەوانیشیان خۆش دەوێ وەکو خۆشویستنی خوا بەس لە خۆشەویستی سبحان الله. ئەدی چەند کەسەی هەر خوای خۆش ناوێ غەیری خوای خۆش دەوێ، کەواتە ئەوە شیرکەکە ئەو هایە، ئەدی ئەویت کە دەبیت چ بی سبحان الله. ئیتر پێویستە ئەو دڵە خاوێن بیتەوە لە شرک بە هەموو شێوازەکانی، ئەو پەڕی تەوحیدی خوای گەورەی تێدا بڕوێندرێ، و هەروەها ئەو دڵە خاوێن بیتەوە لە هەموو بدعەیەک کەوا تخالف السنة. ئەو دڵە تەماشاکە یعنی ئەقوالی عولەما دائما لە پاشی شرک باسی بدعە دەکەن سبحان الله، ئەوجە دێنە سەر باسی گوناه و تاوانەکانی گەورە و گچکە. لە پاشی شرک پێویستە ئەو دڵە خاوێن بیتەوە لە بدعە، ئەوجە چ بدعەی اعتقادی بی لە بیر و باوەڕ بی وەکو بدعەی خەوارج و ئەوانە اعتزال و خەوارج و ئەوانە، یان بدعەی قەولی و فعلی بی، پێویستە ئەو دڵە خاوێن بیتەوە لە بدعە و لە بیر و باوەڕی بدعە و لە هەموو شتێکەوە پێغەمبەر نەیکردێ صلی الله عليه وسلم. و هەروەها ئەو دڵە خاوێن بیتەوە لە هەموو شەهوەتێک کەوا تخالف الأمر، هەموو شەهوەتێک کەوا مخالفەی ئەمری خوای گەورەیە سبحانه وتعالى، کەواتە شەهوەتێک لە دڵت هەبی بەرامبەر بە ئەنجامدانی گوناهێک کەوا مخالفەی فەرمانی خوا سبحانه وتعالى، شەهوەتێک لە ناو دڵ و دەروونت هەبی بە عیسیان و سەرپێچیکردنی تاعەتێک کەوا فەرمانی خوا سبحانه وتعالى، پێویستە خاوێن بیتەوە. و هەروەها پێویستە ئەو دڵە خاوێن بیتەوە لە غەفلەتێک کەوا عەکسی ذکری خوای گەورەیە سبحانه وتعالى، کەواتە عەکسی ذکر نسیانە، غەفلەتە، پێویستە ئەو دڵت لە بێئاگایی و لە نسیان و لە تەرکەوە نەجاتی بووبی، شاد بووبیتەوە بە سەفینەی نەجات کەوا ذکری خوایە سبحانه وتعالى. و هەروەها لە کۆتاییشدا خاڵی پێنجەم پێویستە ئەو دڵە خاوێن بیتەوە من هەوى يناقض التجريد والإخلاص، ئەو دڵە خاوێن بیتەوە لە هەوا و ئارەزووەک کەوا دژ بە یەکلابوونەوە و دژ بە ئیخلاص بی لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى، کەواتە بە هیچ شێوەیەک بۆنی ڕیایی لە ناو دڵ و دەروونت نەبی، خۆت یەکلا کردتەوە لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى، بە هیچ شێوەیەک هەوا و ئارەزوویەک نەبی لە ناو دڵ و دەروونت بەوەی کەوا مخالفی خەبەرێکی خوای گەورە بی سبحانه وتعالى، بەڵکو بە یەقینەوە هەموو ئەو شتانی کە لەلایەن خوای گەورەوە هاتیە و لەلایەن پێغەمبەرەوە هاتیە صلی الله علیه وسلم بە یەقینەوە وەری بگری. کەواتە ئەو وەکو ئەوجا لە کۆتاییدا دەڵێ هذه الخمسة حجب عن الله، ئەو پێنج شتەی کە باسی کرد کە پێویستە ئەو دڵە خاوێن بیتەوە لەو پێنج شتە، دەفەرمی ئەو پێنج شتە ئەوانە پەردەن لە نێوان تو لە نێوان خوای گەورە دروست دەبی، پێویستە ئەو پەردانە لا بدەی تاوەکو نزیک بێەوە لە خوای گەورە سبحانه وتعالى. ئەوجا لە سوورەتی قاف تەماشاکە وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. كواتە لێردا باسی چی کردیە؟ بەهەشت جێگای چێیە؟ باسی چەند صفاتێش کرد لە صفاتی ئەهلی بەهەشت، ئەوجا لە کۆتاییدا دەفەرمی وجاء بقلب منيب. پێویستە ئەو کەسە خاوەنی دڵێک بی کەوا ئەهلی بەهەشتە، ئەو کەسە ئەو دڵەی منیب بی، واتە صفەتی ئینابەی تێدا بی. ئینابە چییە؟ وەکو زانایان وەصفی دەکەن، دەفەرمی ئەو کەسە منیبە المسرع إلى مرضات الله الراجع إليه في كل وقت. المسرع في مرضات الله، زۆر بەپەلەبی لە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە، لە هەموو حاڵەتێکی بگەڕێتەوە لای خوای گەورە سبحانه وتعالى. کەواتە وەکو زانان دەفەرمن فەرق لە بەینی تائب و منیب، تائب ئەوە تەوبەکارە، تەوبەی دەکات، بەڵام منیب ئەو کەسەیە کەوا زۆر پەلە دەکات لە تەوبەکەی، زۆر پەلە دەکات، تەسویفی تێدانی یعنی ئەوڕۆ ناسبەی سبەی نادووەی نە، بە پەلەیە زوو لە هەموو شتەکانی. واتە وەکو نمونەیەک دەینەوە، هەر لەو کاتەیکەوە ئەو کەسەی کە لەسەر جادەیەک تووشی نەزەرێک دەبی
تووشی نەزەرێک دەبیتن هەر یەکسەر لەگەڵ حاڵەتی توشبوونی هەز بە تاڵی معسیەتەکە بکەن ناو دڵ و دەرونی یەکسەر بگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانەهو وتعالا نەوەک لە سەرەتادا تەمەتوع بە نەزەرەکەی بکاتن ئەو جا دوایە بگەڕێتەوە تەوبەی بکات ئەو مەرحەلەی دیکەیە کاتە منیب ئەو کەسەیە هەر لە لەحزەی تاوانکردنی یەکسەر دەگەڕێتەوە ئەو منیبە ئەجا وەکو باسی لێ دەکەن با بڵێن نیشانەکانی ئەو کەسێک کە منیبە ئەو کەسە منیبە بە مەحەبەت و خۆشویستنی خوای گەورە سوبحانەهو وتعالا زۆری خۆش دەوێت ملکەتە لە بۆی الخاضع له وهروها مقبل عليه ومعرض عن غيره ئەو کەسە بە بەردەوامی ڕوو لە خوایە پشتی لە غەیری خواش کردێ سوبحانەهو وتعالا بە بەردەوامی ڕوو لە خوایە پشتی لە غەیری خوا کردێ سوبحانەهو وتعالا ئیتر ئەوە جەزای ئەو کەسانێکەوە قەلبی سەلیمی هەیە قەلبی منیبی هەیە ئەدی ئەو کەسێکەوە بە پێچەوانەوە دڵێکی مردی نەخۆشی هەیە ئەوانە ئەهلی جەهەنەمن خوا پەنامامدا وەکو لە سوورەتی ئەعراف دەفەرمی وەلەقەد ذەرەئنا لجهنم كثيرا من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها سبحان الله خوای گەورە سوبحانەهو وتعالا دەفەرمی خەڵقمان کردێ کەسانێک لە بۆ جەهەنەم ئەوجا لێردا پێویستە ڕۆم بکرێتەوە یعنی خوا خەڵقێکی دروست کردێ لە بۆ جەهەنەم باشە گوناهیان چیەوانە خوای گەورە خەڵقیان کرد لە بۆ جەهەنەم نا وەلەقەد ذەرەئنا لجهنم لێردا لامەکە وەکو زانان دەفەرمون لامی عیلە نییە لامی مەئال و عاقیبەیە هەر وەکو لەو ئاتەی دیکە کە خوای گەورە باز لە فرعون دەکا فالتقطه آل فرعون ليكون لهم عدوا وحزنا کاتێکەوە موسایان هەڵگرتەوە عليه الصلاة والسلام کاتێکەوە منداڵ بوو کاتێکە هەڵیان گرتەوە ليكون لهم عدوا وحزنا يعني هەڵیان گرتەوە لەوەی کەوا ببتە دوژمنیان لە مستەقبەل و ببتە مایەی خەم و خەفەت لە بۆیان نا ئەوان بەو نەوەی هەڵیان نەگرتەوە لەوێن دەرەش عینی لامی مەئال و عاقیبە هەڵیان گرتەوە کە لە عاقیبەت بۆ دوژمنیان سبحان الله هەڵیان گرتەوە کەوا لە عاقیبەتدا بەدەستی موسا بوو فرعون بە هیلاک چوو ئیتر لێرەشدا بە هەمان شێوە خوای گەورە سوبحانەهو وتعالا دەفەرمی کەسانێکمان خەڵق کردێ بەڵام عاقیبەتی ئەو کەسان لۆ جەهەنەمە کەسانێکمان خەڵق کردێ عاقیبەتی ئەو کەسان لە ئینس و لە جن لۆ جەهەنەمە چێن ئەو کەسانە صیفاتیان چییە لهم قلوب لا يفقهون بها دڵیان هەیە بەڵام ئەو دڵانە هیچ فقهی تێدا نیە فقه واتە فەهمی دەقیقی تێدا نیە واتە تێناگا واتە حەقی لێ بزر بووە وەکو ئینشاءڵڵا دێین لە ڕەگ بە تەفسیلتر باسی فقه دەکەین ئەسڵەن فقه بالضبط وەکو زانان دەفەرمون بریتە لە ترسان لە خوا سبحانه وتعالى فقه حقيقي بريتي لترسان لخوا سبحانه وتعالى لو كفى بخشية الله علما او اند بس كسك ولا خواي بترسي وعلمي هبي لبروي او كسا خواي التوفيق لك او لبو علمي صواب لبو فتوى داني صواب لبو كاري صواب اتر اوان كسانك ضليان هي بلام دلكانيان تيجيشتني تيدانيه حقتي بينا بالنوا او راستيان لي بزربو كوا خواي قوري سبحانه وتعالى اتر اوانج لبرتي لبروي دل كسانك مشغولا بهوا وارزواتي خويان كسانك رول دنيان او دنيايان هند خوش دبي كورو كري كردينا هيت نخواي بيدناسن او تاوانيان كهيتي نا حقي بيدبينن او جوان كهيتي نحقي بيدبيستي لبروي هند مشغوله بخوشويستكي اگاي لهيز نمايا اتر اوش مصيري او كسيك واخواني او ضليع بلكو نوك هل او اند مصيري لا قيامته بوشي ويبي بلكو وكو ابن القيم لا زاد المعاد دلتن حتى لنا قبريش براسي قولكي زور عزيز دلي فحال العبد في القبر حال بنده لنا قبركي تحالك كحال القلب في الصدر سبحان الله كحال القلب في الصدر حالي دلكي كو لنا وسينجي لجياني دنيا دا حالي لنا قبركي او هايا سبحان الله نعيما وعذابا وسجنا وانطلاقا دلكي لنا وسينجي لخوشي دايا بس لخوشي دايا او دلا حتى لذكري خوا ولطاعتي خوا بيتن او دلي لخوشي دايا تندلت لخوشي دايا لنا وسينجت هندش حالت باشا لنا وقبرت
چەند لە دنیادا لە عەزاب دەژیەی بەهۆی تاوان و گوناه و سەرپێچیەکانت هەندەش لە ناو قەبرەکە لە ناو عەزاب و ناخۆشیدا خوا پەنامام بدە. لە خاڵێکی دیکە کەوا لەبەر چی گرنگی بەدڵ بدرێ لەبەرەوەی هەر ئەو دڵەیە بەیت الئیمانی وەتەقوا، ئەو دڵەیە کەوا ماڵی ئیمانە و هەروەها ماڵی تەقوایە. وەکو لە صحیح بوخاریدا هاتیە حودەیفە دەجێڕتەوە خوای لە ڕازی بدە فەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دوو فەرمودەی لۆ کردین، یەکم دیتیە و چاوەڕوانی ئەوەی دیکەش دەکەم. دەفەرمی یەکەمیان فەرمووی حدثنا أن الأمانة نزلت في جذر قلوب الرجال. دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆی باس کردین کەوا ئەمانەت نزلت في جذر قلوب الرجال، کەواتە ئەمانەت ڕوا لەناو ئەسلی ئەساسی بناغەی دڵی پیاوان، دڵی ئینسانەکان بەگشتی، کەوا لێرە لە بۆ تەغلیبە والله ئاعلم کە باس لە ڕجال دەکرێت. کەواتە لێرە کوزانیان دەفەرمون پێغەمبەر صلی الله علیه وسلم باز لە ئەسلی فیترەت دەکات کەوا هەموو ئینسانی خوای گەورە خەڵقی کردێ لەسەر فیترەتی خواناسی خەڵقی کردیە. ئەجەلۆی ئەو ئەمانەتە هەر بە ئیمان لێک دەدەنەوە زۆربەی زانایان، ئەو ئەمانەتە هەر بە ئیمان لێک دەنەوە، هەر بە دەلیلی ئەوەش کەوا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا دەفەرمی کە ئیمامی ئەحمەد ڕوایەتی کردیە لا ئیمانە لمن لا ئەمانەتە له، کەسێک ئیمانی نییە ئەگەر ئەمانەتی نەبی. ئەمانەت لە ئیمانەوە هاتیە. ئیتر دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی خوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوەی کە ئینسانی خەڵق کرد ئەمانەتیش دابەزی لە بناغەی دڵی ئینسانەکاندا جێگای بووەوە. ئەوجا ثم علموا من القرآن ثم علموا من السنة. ئەوجا ئەو فیترەتە خواناسیە بە چ زیاتر گەشەی پێکرا بە فەهمیان لە قورئانی پیرۆز، بە تێگەیشتنیان لە سنەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کەواتە قورئان و سنە هاتینە تاوەکو ئەو ئیمانە فتری لەناو دڵ و دەرووندا هەیە کە خوای گەورە خەڵقی کردیە لە بۆی کەوا برەوی پێ بدەن، گەشەی پێ بکەن. وحدثنا عن رفعها. ئەوجا دەفەرمی حەدیث یەکەم ئەوە بوو و باسی دووەمی ئەوە بوو، باسی ئەوەی لۆ کردین عن رفعها، نەمانی ئەو ئیمانە سبحان الله، نەمانی ئەو ئەمانەتە کەوا بەندە بە ئیمانەوە. قال ينام الرجل النومة فتقبض الأمانة من قلبه سبحان الله. أو إنسان نستنيك دنوي أو أمانة أو إيمانا لضلي تقبض هل دجيري سبحان الله، هل دجيري نستي هل استايتو إيماني نما سبحان الله، ياخذ إيماني ضعيف وبدليل ويكوال باشا ودي زوكو زانان أو هل يقدنوا تفهمي ولا لنتيجەی ڕەفاقەت کردنی لە بۆ کەسانێکی خۆڕەوشت خراپ و ئیمان لاواز و زەعیف وەکو کە لێرە پێغەمبەر دەفەرمێ نووستنێکی بەسەر هات والله ئەعلەم تەشبیهە وەکو کە غەفلەتی بەسەردادێ لەگەڵ ئەو کەسانە، هەر هەندە خۆی دەبین تۆ کاکە ئەویش ئیمانی زەعیف بووە، ئەو ئیمانە هەڵدەگیرێ. فيظل أثرها مثل أثر الوقت سبحان الله. ئەسەری ئەوەی کەوە ئەو ئیمانە لە دڵی دەرهێنرا وەکو وەکتی لێ دێ. وەکت زانایان دەفەرمون بە مانای ئەوەی دێ وەکو تاریکاییەک بەخۆی ئیمان ڕوو ناکە لە ناو دڵدا، ئەو ئیمانەکە لا دەدرێ لە قەدەر لادانی ئیمان تاریکایی دروست دەبی لە جێگایەکەی سبحان الله. ثم ينام النومة دیسان دەنویتەوە، دیسان دەکەوتەوە غەفلەت. فتقبض فيبقى أثرها مثل المجل كجمر دحرجته على رجلك. كواتە ئەو جارە دیسان غەفلەتی بەسەر دادێ، ئەو جارە ئیمانەکە نەک هەر تاریکایی ئاسار و شوێنەواری لەوێن دەرێ پەیدا دەبی و ڕووناکایی یەکە نامینێ، بەڵکو ئەو جارە تاریکتر دەبی، هێدی هەر ئیمان نامینێ سبحان الله. ئەو جا نمونەی لۆ دەینیتەوە، نمونەکەی وەکو پووفکەیەک دروست دەبی کو بەردێکی گەرم بەسەر پیستت بەسەر پێت دابینی، کاتێکەوە بەسەر پێت دادەینی ئەوجا بە تایبەتی یەکەم جار دەفەرمی مەجل بزەبت مەجل کەسێکەوە ئیش دەکا لە نەتیجەی ئیشکردنی دەستی ئاساری ئیشکردنەکەی لەسەر بە دیار دەکەوی، وانە وەکو پووفکەی لێ دروست دەبی. پاشان دەفەرمی لەوەش ئەوەتر دەبی ئەو جارە وەکو ئاگرێک بەردێکی ئاگری بەسەر پێت دابینی کو ئاساری شوێنەوە لە جێ خۆی پووفکە دروست دەکە ئەو های لێ دێ. ئەوجا دەفەرمی فتەراه
منتبرا وليس فيه شيء. سبحان الله. تماشای نمونەکەی بکەوە. یان لە نەتیجەی ئەو بەردەی کەوا گەرمە بەسەر پێی یاخود بەسەر پیستی کەسێکدا دێ دەیسووتێنی پوفکەی لێ دروست دەکات. ئەو پوفکەیە ظاهرەن بەرز بوویتەوە بەڵام چی تێدایە؟ هیچی تێدا نییە. سبحان الله. هیچی تێدا نییە. کەواتەوە میسالێکە لەبۆی کەوا ئیمانەکەی هیچ نامینێ. سبحان الله. هیچی نامینێ. ئەگەر چی لە ظاهریش با بڵێن بە موسڵمانەتی و بە مەظاهر خۆی بە موسڵمان نیشان دەدا هیچی تێدا نامینێتن. ئەوجا دەڵێ فيصبح الناس يتبايعون فلا يكاد أحد يؤدي الأمانة. سبحان الله. ئەوجا خەڵکی کڕین و فرۆشتن لەگەڵ یەکتر دەکەن وای لێ دێ ئەمانەت نامینێ لەناو خەڵکی. سبحان الله. فيقال إن في بني فلان رجلا أمينا. دەڵێن لە فلانە جێ لە فلانە بنەماڵە کەسێکی ئەمین هەیە ناوێری لەگەڵ هەموو کەسێک معاملە بکەیت. ويقال للرجل ما أعقله وما أظرفه وما أجلده وما في قلبه مثقال حبة خردل من إيمان. سبحان الله. ئیتر مەقایس دەگۆڕێ تەماشای خەڵکی دەکەن و خەڵک بە کەسانێک معجب دەبن تەماشاکە چەند زیرەکە چەند بەغیرەتە چەند ڕێک و پێکە لە هەمان کاتی ئەو کەسێک کە ئەوان وەسفی دەکەن یەک مسقال ذرة ئیمان لە دڵی نەمایە. سبحان الله. ئەوجا دەفەرمێ ولقد أتى علي زمان. ئەوجا باس خۆی دەکاتن حودەیفە دەفەرمێ ئەم زمانێکم بەسەردا هات وما أبالي أيكم بايعت. دەڵێ من کاتێک ژیایمە لەناو سەحابەکان طبعا ئەوە کاتی تابعیەکانە بازەکە دەفەرمێ من کاتێک ژیامە لەناو کەسانێک لە سەحابە ما أبالي أيكم بايعت. پێم گرنگ نەبوو لەگەڵ هەموو کەسێک کڕین و فرۆشتنم دەکرد لەبەرەوەی سێقەم بە هەمووان هەبوو هەمووی ئەمین بوون. سبحان الله. ئەوجا دەڵێ لەبەر ئەو ئەساسی دەڵێ معاملە لەگەڵ هەموو کەسێک دەکرد لئن كان مسلما رده عليه الإسلام. ئەگەر بێت ئەو کەسە مسلمان بە ئەوە ئیسلامەتیەکەی کافی بوو لەوەی کەوا خیانەتم لەگەڵ نەکا و بیهینیتەوە لای من. وإن كان نصرانيا رده علي ساعيه. ئەگەر نەسرانیش بە هەر پێم گرنگ نەبوو معاملەم لەگەڵ دەکردلۆ ئەگەر خیانەتی لەگەڵم بکرد بە ساعیەکەی ئەوەی کە وەلی ئەمریتی کە لە ژێر ساری حکمی ئیسلامی دەشیا لە بۆ من دەیهیناوە کاتە مطمئین بووم زۆر بە ئیتمانانەوە معاملە لەگەڵ. فأما اليوم ئەو کات دەفەرمی فأما اليوم ئەوڕۆ فما كنت أبايع إلا فلانا وفلانة. سبحان الله. ئەوە لەناو تابعیان ژیایە بەڵام ئەوڕۆ دەڵێ من وام لێ هاتیە کڕین فۆش دەگەم و کەسێک ناکەم إلا فلان و فلان نەبی. ئەدێگە لە زمانی مە بژیا بە. سبحان الله. بەڵێ هەروەها وەکو وەتماکەواتە ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵگەی لەسەرەوەیکەوە ئیمان جێگاکەی لەناو دڵە. وهروها وەکو لە سنەنی ترمذی شاتی التقوى ها هنا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وأشار إلى صدره الشريف. بەڕاستی تەقوا لێرەیە لەناو دڵ و دەروونە کەواتە تەقوایە وا لە ئینسان دەکا ئەوجە خۆی لە گوناه و تاوان بپارێزی وای لێ دەکاکەوە هانیتدا لە بۆ ئەنجامدانی کردەوەی چاک لە چەند دەرێ ئینتیلاق دەکا هەمووی لەناو دڵ و دەروون. لە خاڵێکی دکە لەبەر چی گرنگی بە دڵ دەدەین لەبەر ئەوەی ئەگەر ئەو دڵە نەخۆش بی وەکو دەڵێ حاڵەتێکێ پێ دەگوترێ هەشاشەة المصاب. هەشاشە واتە شتێک ضعیف بی ضعیف کو دەڵێ ئەوە بناغەکی زۆر هەشە زۆر ضعیفە زۆر لاوازە. عادەتەن هەر عوزوێک هەر جێگایەک نەخۆش بی ناسک دەبی هەر جێگایەک نەخۆش بی ناسک دەبی. جا وەکو ابن القیم لە إغاثة اللهفان دەڵێ ولما كان البدن المريض يؤذيه ما لا يؤذي الصحيح. عادەتەن ئەو بەدەنەی ئەو لاشەی کەوا نەخۆشە هەندە ناسک دەبی شتیوا تەئسیری دەکا مقارنەتەن بە لاشەیەکی ساغ و سەلیم ئەویان زۆر ناسکە. ئەو جا وەکو دەڵێ چی تەئسیر لێ دەکا من يسير الحر والبرد. هەر بەسیطترین گەرما و سەرما و تەئسیر لێ دەکا کەسی نەخۆش. فكذلك القلب إذا كان فيه مرض آذاه أدنى شيء من الشبهة والشهوة. سبحان الله. كأودل نخوش بي بسيطرين شبهة والشهوة كروي تيدك تأثير ليدك. لو يخوي يقول سبحانه وتعالى لسورة أحزاب دفرمي كوصيتي يكم زار خيزان كان في غنبرك صلى الله عليه وسلم كان إيمان داران أو زهمو إيمان داران إيش بقشتي كقصد كان فلا تخضعن بالقول لقصكان تان نرمونياني منوينا لبرتي فيطمع الذي في قلبه مرض. سبحان الله. همو كسيك طمعي لي بيدا نابي أو كسيك وادلي نخوشة
ئەو کەسەی کەوا دڵی نەخۆشە یەکسەر تەمەعێکی بەرامبەر بەو ئافرەتە پەیدا دەبی کاتێکەوە بە نەرمونیانی قسەی لەگەڵ دەکا. کاتە کەسێک کەوا دڵی ساغ بی بەتوانای ئەو شتانە ڕەت کاتەوە تەئسیری لێ نەکا، بەڵام لەقەدەر ئەوەی کەوا ناسکە لەقەدەر ئەوەی کە نەخۆشە ناسکە ئەدناشە تەئسیر لێ دەکا. حاڵەتێککە هەیە پێی گوترێ سەرەتان، ئەویش وەکو معلومە بابنێ وەکو مقدمە کە باس لێ دەکرێت. دەڵێ ناخۆشترین شت ئەوەیە کەوا ئینسان نەخۆش بی بەڵام نەزانێت نەخۆشیەکەی چییە. ناخۆشە زۆر. دەڵێ ئەو هەموو دکتۆرم کردیە بەس بزانم نەخۆشیەکەم چییە. ناخۆشە. لەوەش ناخۆشتر چییە؟ لەوەش ناخۆشتر ئەوەیە کابرا نەخۆش بی ئەسڵەن هەست نەکا کە نەخۆشە. ئەویت کە باش نییە هەست دەکا نەخۆشە. لەوەی ناخۆشتر ئەوەیەکەوە ئەسڵەن نەخۆشە بەڵام هەست ناکا کە نەخۆشە. لەوەش ناخۆشتر ئەوەیەکەوە دەزانی نەخۆشە و نەخۆشیەکەشی دیارە بەڵام ئامادە نییە جۆڕایەلی ئامۆژگاری ئەو دکتۆرەی بکاکەوە بەرەو ساغی و سەلامەتی دەیبا. ئەو لە هەمووی خراپترە. کەواتە ئەوە حالەتی سەرەتانە بەڕاستی. لێ دەڵێتن ئەو سێ حاڵەتەش هەمووی تەجتەمع فی ئەمراض القلوب. ئەو سێ حاڵەتە نەزانینی دەرد، نازانی دەردەکەت چییە، هەر نەزانی نەخۆشی ئامادە نەبی ئامۆژگاریەکان قبول بکەیت. دەڵێ هەر سێکی لە نەخۆشیەکانی دڵ هەیە. لێ دەڵێتن بەڕاستی ئەمراض القلب هي سەرەتان الروح. نەخۆشی دڵ وەکو سەرەتانێکە تووشی ڕوحەکەت دەبی. لەبەر ئەوەی بە شێوەیەک دێ ڕوود تێدەکا ئەو نەخۆشیە بەبێەوەی هیچ هەستی پێ بکەی. خەتەریاتی نەخۆشی سەرەتانی ئاعتیادی چییە؟ هیچ هەستی پێ ناکەی، نە تات پێ بەرز دەبیتەوە، نە جێگایەکت پێ دێشی، نە نەزیفەشی لێ پەیدا دەبی، هەتا وەکو دەگاتە حاڵەتێک ئەوجا فوجئەتەن لێی بەدیار دەکەی ئەو وەختیش مەگەر خوا شیفای بدا. ئیتر نەخۆشی دڵیش وایە. لێ زۆر جاران ئەو کەسە هەز بەوەی ناکە کەوا دڵی نەخۆشە لەبەرەوەی ئەسڵەن حیسابی لە بۆ نەخۆشی دڵ نەکردیە. وەکو ابن القیم ڕەحمەتوڵڵی عەلەیه دەڵێ وقد يمرض القلب ويشتد مرضه ولا يعرف به صاحبه. زۆر توندیشە نەخۆشەکەی هەستی پێ ناکە لەبەرچی لاشتغاله لانشغال وانصراف عن معرفة الصحة وأسبابها. لەبەر ئەسڵەن نازانی دڵساغی کووە و نیشانەکانی دڵی ساغ کووە نازانی. سبحان الله. بل قد يموت وصاحبه لا يشعر بموته. زاری وایە دڵەکەی مردیە هەستیشی پێ ناکات دڵی مردیە. سبحان الله. علامەتی چییە ئەو کەسە دڵی مردیە؟ یەکسەر کەسێک ئەو قسەی جوێ دەبێت باشە دەبێ ئەمریش هەو نەبم کاکە علامەتی چییە ئەو کەسێک کە دڵی مردیە تاوکو خەمەک لە خۆی بخوا. وعلامة ذلك أنه لا تؤلمه جراحات القبائح. سبحان الله. نیشانەی دڵی ساغ ئەوەیە وەچ تازە باسمان کرد هەر کە گوناهەچی کرد یەکسەر هەز بە قەباحەتی ئەو گوناحەی دەکا و دڵی پێدێشی زۆر ئەویت کەیان دڵی پێ نائێشی. کەسێکەوە لەناو گوناه بوو دڵیشی بە گوناها نەئێشە ئەو با بمری لەسەر با بگریێ لە بۆ مردنی دڵەکەی و داوا لە خوای گەورە بکە کەوا دڵێکی پێ ببەخشی. ولا يوجعه جهله بالحق. وهروها یەک لە نیشانەکانی کە ئەوەیەکەوە ئەو کەسە خەفەت لەوەی ناخوا ئەگەر بێت و جاهل بی علمی نەبی بەرامبەر بە حەق بەرامبەر بە ذاتی خوای گەورە بەرامبەر بەو ئەسباب و هۆکارانەی کە لە خوات نزیک دەکاتەوە پێویستە خەمت بیئەتوو. ئەگەر پێت خەم نەبوو ئەوە نیشانەی دڵمردنە. لەبەرەوەی وەکو دەڵێ وما لجرح بميت إيلام. وهروە لە خاڵش کە باز دەکرێت دەڵێ کاتێک کە دەڵێن نەخۆشی دڵ زۆر خەتەرترە لە نەخۆشی لاشە ئەوەیەکەوە دەڵێ نەخۆشی دڵ عەزابەکەی لەگەڵ خاوەنەکەی بەردەوام دەبی هەتا پاشی مردنیش. نەخۆشی لاشە هەرچەند نەخۆش بی لەگەڵ مردنی کۆتایی پێدە ئێش و ئازاری وانییە، بەڵام نەخۆشی دڵ ئێش و ئازارەکەی لەگەڵی بەردەوام دەبی لە پاشی مردنیشی بەردەوام دەبی. و هەروها ئەو نەخۆشی کەوا تووشی لاشەمان دێ ئەگەر بێت و ئینسان سەبری لەسەر بگری ئەجر و پاداشی لەسەر دەدرێتەوە. بەڵام ئەوەی کەوا تووشی دڵت دێ لە نەخۆشی ئەوە بە پێچەوانەوە هەمووی گوناهە لەسەر حساب دەکرێت. والهلاك كله سبحان الله فهو الإثم كله والهلاك كله في الحياة وبعد الممات. كواتا أو نخوشي كواتو شدي لدل همو گناه لناوتسوند لدنيا ولقيامت هر بسبب أو نخوشي. أو ذا وكو نمونيك دينتو ضلي أقر بيتو تو دجمني شي ظاهرة هبي كسيشي بيبا وروبروي ببيو لا سنگري جهاد دا روبروي ببيو
ئەگەر بێت و ئەو دوژمنت بشت کوژی هیچ ئیشکال نییە، بەڵکو ئەوە خوای گەورە ڕێزی لێناوی و شەهیدێت و بەڵام عەدوو بابن ئەو دوژمنە باتینە کەوا شەیتانە ئەگەر بێت و ئەو بێتن بە شوبهات و بە شەهەوات کاتێکەوە ئیعلانی حەربی لەسەرت کردیە، ئەگەر بێت و زاڵبی بەسەرتدا بەعەکسەوە ئەویان شەهیدە کە بەدەستی دوژمنێکی ئینسی کوژرایە، بەڵام ئەوەیان کە بەدەستی شەیتان کوژرایە دڵەکەی تەڕیدە نەوەک شەهیدە، تەڕید دەرکراوە لە ڕەحمەتی خوای گەورە وشەتانە شەتانە بەینە شەهیدین و تەڕید. خوا پەنامان بدە فەرقی زۆرە کەسێک شەهید بی یاخود تەڕید بی. و هەروە لە خاڵێکی دیکە هەر خودا سبحانه وتعالى هەر خودایە وحده مالك دوائك، هەر خودایە سبحانه وتعالى کەوە دەرمانەکانی لەلای ئەوە، دەرمانی ئەو دڵە نەخۆشە لەلای ئەوە. ئیتر هەر کەسێک دەیەوێتن لە غەیری خوا داوا بکە وەکو ئاەتێکەوە لە سوڕەتی حەج من كان يظن أن لن ينصره الله في الدنيا والآخرة فليمدد بسبب إلى السماء ثم ليقطع فلينظر هل يذهبن كيده ما يغيظ. هەر کەسێک وا تەسەوڕ دەکا کەوا خوا سبحانه وتعالى پێغەمبەرەکەی خۆی بەسەر نایەخی ئەوە با پەتکێک بە ئاسمانی ژوورەکەی وە بکە واتە بە سەقفەکەی وە بکە با خۆی بخنچێنی ئەو زاوەچی خۆی خنکان بزان داخۆ ئەو ڕقەی لە ناو دڵیتی دەردەچی دەرناچی کەواتە با چاک بزانن خوا سبحانه وتعالى پێغەمبەرەکەی بەسەر دەیەخی و دینەکەش بەسەر دەیەخی ئەوەی پێشی ناخۆشە با خۆی بخنچێنی. زالێردا ئەوەی کردەوە بەڵگەک لە بۆ نەخۆشیەکانی دڵیش. ئەگەر کەسێک وا تێدەگا دەرمانی نەخۆشی دڵ لەکن غەیری خوایە با خۆی بخنچێنی بزان داخوا با هەموو ڕێگایەک چارە بکە، با هەموو ڕێگایەک تەجروبە بکە بزان داخوا عیلاج بەدەست دێ نەخێر بەڵکو وەکو ئەو کەسێکەوە خۆی دەخنچێنی. کەواتە وەکو ئەوجا باز دەکاتن ئەگەر بێت و ئەو دڵە پڕبی لە شەهوەت و لە ئارەزوو با قووەتێک هەبی لە سەر ڕووی زەوی و لە ئاسماندا غەیری خوا بتوانی ئەو دڵت خاوێن بکاتەوە، با عیشقێک وەکو سەنەمێک لە ناو دڵت دروست ببی، با قووەت و هێزێک هەبی بتوانی نەجاتت بدا لەو عیشقە مەگەر خوا نەبی سبحانه وتعالى. کەواتە وەکو مطرفی کوڕە عەبدوڵڵا نمونەیەکی زۆر جوان دێت لەو ئوخرج قەلبی فجوعل في يدي هذه في اليسار، ئەگەر دڵەکەم دەربینن لەناو دەستی چەپمدا بنێن وجيء بالخير وخيرش بينا لناو دستي راستم دابنين ثم قربت من الأخرى أو جهود دست مش ليق نزيق بكنوا يعني مهيت منكردية ضل يعني هنا لناو دست سفم دانا وخير شان لناو دستي راستم دانا هود دست شان ليق نزيق كردي توا ما استطعت أن أولج في قلبي شيئا حتى يكون الله عز وجل يضعه. والله هيتم بيناك ناتوان أو خيرنا أو ضلي بكم مەگەر خوا سبحانه وتعالى نایوکە. کەواتە بەڕاستی زۆر مهمە ئەو حەقەتەی بزانین کەوە بەڕاستی عیلاجی دەردەکانی دڵ ئیلاشە و دڵیش بەگشتی والله لای خوایە وئیدا مەریضت وەکو ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت فهو یەشفین غەیری خوای گەورە سبحانه وتعالى شافی نییە، غەیری خوای گەورە حتا لە نەخۆشیەکانی لاشەش والله شفا لای خوایە ئەویت کە ئەسبابە قد تفيد وقد لا تفيد وانيا ايتر او زادلي بو كسانبلي او كداوي يارمتي لغير خوادكن والله نخوشي لدواي نخوشي زياتر لبوتان دي بو كسانبلين او كداوي شفاء للاي غير خواي جوردكن يا خيبة آمالكم تنهي واو آواتكان فاشلة كناغا تجي بو كسانبلي كوا لغير درجاي خواي جور راوستاني داوي يارمتي دكن پێیان بڵێ یا طول هەوانیکم لەو زەلیلیە دوور و درێژەی کە ئەنگوتەیدا دەژیێن بەو کەسانە بڵێ کەوا لە بۆ غەیری خوا ئیش دەکەن یا ضەلالە سەعیکم چەند سەعی و ماندیبوونتان هەمووی ڕەنج بە خەسار دەڕوا خوا پەنامان بدە. كوات ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون. هر سبحانه وتعالى بفضل رحمتي خوي إيمان بكسانك وشايستبن إيمان لناودل دروني أن داد مزرين دي رازيني تو وهروها كفر للان ناشرين دكا سربيتي كردني خوي يقول للان ناشرين دكا هر سبحانه وتعالى وكدش فرمي وإن من شيء إلا عندنا خزائنه
وما ننزله إلا بقدر معلوم. خزائن خير هم إلى إخوة داشي نابزين إلا بقدر دياري كراو لبو كسانك أخوة ويستي لسربي لو يكوتاي بوي دينين كوا پیغمبر صلى الله عليه وسلم يقلو دعاء كوا تأكيد لسردك الدواء دي فرمو اللهم آت نفسي تقواها وزكها فأنت خير من زكاها أنت وليها ومولاها. إيماش الأخوة يقول دبارين بوشيوي اللهم آت نفوسنا تقواها وزكها فأنت خير من زكاها أنت وليها ومولاها. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.